ئازاد و ئەزمونە 15 ساڵی یا ڕۆژنامەیە هاوڵاتی وەکو یادیار ڕۆژنامەیە هاوڵاتیەکە ژێوان ڕۆژنامەیەن ئەهلیەن و بەریە 15 ساڵان لە هەرێما کوردستانێ ژمارە سفراوی ڕۆژنامەیە دەرکەش بۆی وێ مەرەمێژی میێوانداریە شۆڕش خاڵ سەرنوێسەرێ ڕۆژنامەیە هاوڵاتی کریە بەلێ کاک شۆڕش سپێدە باشت و خێراتی بۆ بەنامەدانی باش سپاس بکە و دەرفەتانە قسەتر بەرچاوە. کاک شۆڕش بەس لە میدیای ئازاد بکەین. میدیای ئازاد چ کاریگەریەک لەسەر کۆمەڵگە دروستەکە بە تایبەت ئەگەرێمە باس لە هەرێمی کوردستان بکەین. میدیای ئازاد توانیوێتی کاریگەری هەبێت یان کاریگەریەکانی چییە؟ ئەگەر بگەڕێن بۆ مێژووی دروست بینی میدیای ئازاد لە هەرێمی کوردستانە کە ساڵانێک بوو میدیاکانی حیزب تا ڕادێکی زۆر کۆنتترۆلی گواستنەوەی هەواڵیان کردبوو بۆ خوێنەران لە ڕێگەی دەستگا ئەعلامیەکانیانەوە بێگومان لەو کاتێککە بۆ یەکەم جار میدیای ئەهلی لەدایکە بێ یەکەم جارەکە زانیاریە ڕووداوەکان وەگەوەی کە هەیە لە وەگەوەی کە لە هەیە لە شەقام ڕوادا بۆ خوێنەرە گوازرێتەوە بێگومان ئەمە یەکێکە لە هەنگاوە گرنگەکان کە بێگومان کاریگەریەکی گەوری هەیە لەسەر خوێنەر کە ئەگاتە قەناعەتی کەی تر ڕووداوەکان وەکو خۆی ببینێ هەست کاتێک خوێنەر ڕووداوەکانی وەکو خۆی بینی بێگومان هوشیارکردنەوە دەست پێەکە و ئەکا مەسەرەن هەست بکە کە نادەپەروەرەکان چین ئەو پێشەلکارانەی بەرامبەری کراوە یا بەرامبەر مافەکانی مرۆڤکراوە چین لێرە ئەم هوشیارکردنەوە گەنێتەوە قەناعەتی کە ئیتر تا ڕادێکی زۆر بێدەنگ نەبێت لەسەر مافەکانی بێگومان ڕۆڵش بۆ میدیای ئەهلی ئەگەرێتەوە کە لە سەرەتایە دروستبووە. کەوترێ میدیای ئازاد یان میدیای ئەهلیەگە ڕوونتر پێناسەی ئەو میدیایە بکەی کارکردنی چۆنە پەیامی چییە چۆن ئەیگەیەنێت بەتابەت دەگەر لە ڕۆژانستێکەوە باڵێ میدیای ئازاد چۆن پێناسە ئەکرێت. میدیای ئازاد بوو میدیایە بەو دەستگای ئەعلامیە ئەوترێکە بە پێپاڵ پشتی حزبێکی سیاسی یا کەسایەتیەکی سیاسی بەڕێوە دەبرێ و داهاتەکەی خۆی دابینیەکە لە فرۆشی ڕۆژنامەکە یا ڕێکلامی کەناڵەکان و پشت بە هیچ کەسایەتێکی سیاسی نابەستێ و ئەم میدیایە تەرکیزە خاتە سەر ئەوەی کە ئەو ڕووداوانەی کە ڕوو ئەدەن بەبێ چووکە پاڵپشتێکی سیاسی یا حزبی نییە وەکو خۆی ئەگوازێتەوە. بەڵێ کاک شۆڕش با بینە سەر ڕۆژنامەی هاوڵاتی کە سەرەتا هەفتەنامەیەکی ئەهلی بوو ینی لە دەردەچوو ینی لەو کاتەدا 15 ساڵ پێش ئێستا ینی دەرچوونی ئەو هەفتەنامە یاخود ئەو ڕۆژنامەیە چ کاریگەریەکی هەبوو لەسەر ئەوەی کە برەو بە ڕۆژنامەوانی ئەهلی بدرێتن لە هەرێمی کوردستان. بێگومان ئەو کاتە کە بۆ یەکەم جار دەستکرا بە دەرکردنی میدیای ئازادیا یەکەم ژمارە سفری ڕۆژنامەی هاوڵاتی دەرچوو کۆمەڵێک لە نووسەران و ڕۆشنبیان بیران لەوە کردەوە کە ئیتر نابێ میدیای حیزبەکان تا سەر ڕووداوەکان وەکو ئەوەی کە خۆیان ئەیانێ بۆ خوێنەری بگوازنەوە بۆ گۆشەنیگای حیزبی خۆیان بگوازنەوە بێگومان لەوەدا میدیای حیزبەکان یەک ئامانجێکیان هەبوو ئەویشەوە بووکە یەک استراتیژیگای ئامانجێک خۆیان ئەکاتەوەیش ئەوەیە کە بیانەوە زۆرترین زەماوەر لە دەوری حیزبەکانی خۆیان کۆ بکەنەوە بۆیە ئەو کاتە بێگومان جاری تریژتمە مەسموعەیە بە پەیامی گرنگیان پێ بوو گرنگترین پەیامەکانیان کە داوای کۆمەڵگەیەکی مۆدرنیان دەکرد داوای پەروەردەیەکی تەندروستیان دەکرد داوای نەمانی ئاسەوارەکانی شەڕی ناخۆیان ئەکرد چونکە و قۆناغی کە هاوڵاتی تێدا لەدایک بوو ئەتوانین بڵێن قۆناغی نەشەڕ نەئاشتی بوو بۆیە بێگومان هەموو ئەم پەیامانە تەسریات لەسەر دەسەڵاتدار یا حکومڕانی هەرێمی کوردستان هەبوو کە هەنگاوێکی گرنگ بنێن بەوەی کە ئیتر گوێ لە خەڵکی هەرێمی کوردستان بگرن بێگومان ئەم گوێگرتنەش یەکێکە لەو کاریگەریانە. بەڵێ کاک شۆڕش ئێستا ژمارە سفری ڕۆژنامەی هاوڵاتی لەبەر دەستمدایە بە سەریعی کۆمەڵێک مانشێتی ئەو ڕۆژنامە سەرەتا سەرروتاری تایە دواتر با لە بڕوا و متمانە بەیەکردنەوە دەست پێ بکەین کە ئەمە مانشێتی سەرەکی ڕۆژنامەکەی و هەروە ئەو کاتە هەردوو ئیدارەی هەولێر و سلێمانی هەبوون وەزیری ڕۆشنبیری ئیدارەی هەولێر ئەڵێ پێم وایە ڕۆژنامەی ئەهلی جێگای سەرکێشیکردنەوە و پێشنیاریش دەکەم ڕیسک بکات و گوێی نەداتێ. وەزیری ڕۆشنبیری ئیدارەی سلێمانیش دەڵێ ڕێگادان بە دەرچوونی ئەم جۆرە هەفتەنامەیە ئاسانە بەڵام ناچاربوون بەداخستنی لەلایەن دەسەڵاتێکەوە کە باوەڕی بە ئازادی هەبێ زۆر سەختە. لە ئێستادا هەموو پارتە سیاسیەکانی هەرێمی کوردستان باوەڕێکی زۆریان بە ئازادی و دیموکراسیە کەچی
دەبینی ڕێگری لە ڕۆژنامە وانان دەکرێتن بە تایبەتی ئەوانەی کە لەلایەن وەکو خۆت باست کرد ینی هیچ بەرپرسێکی حزبی یاخود حزبێکەوە سەرپەرشتی ناکرێن ئەهلی. وەڵام منەمێ لە ماشتەکە دەست پێ بکەم کە لە ژمارە سفریا ئەڵێ با لە بڕۆمتمانەوە دەست پێ بکەین بێگومان ئەو کاتەیە کە هیچ بڕۆمتمانێک لە نێوان دەستگاکانی ڕاگەاندن و خوێنەردا نەبووە بۆ یەکە هاوڵاتی دەست پێەکە ئەڵێ ئیتر کاتیەوە هاتووە میدیا و خوێنەریا میدیا و بینەر یا میدیا و بڵێن هاوڵاتیان متمان و بڕواان بەیەک هەبێ ئەویش لە ڕێگەی میدیا ئازادەوە کە دەیانەوێت ڕووداوەکان چۆن ڕوویداوەوە چۆن بۆ و چی لە پشتەوە بۆ خۆی بدا بخوێنێت سەبارەت بەوەی کە تا ئێستا دەسەڵاتداران لە پێشلکردن پێشەلکاریکردن بەرامبەر بە ڕۆژنامەنووسان وەدا بە تایبەت میدیای ئازاد بەردەوام نوێشت ئەوەیە کە خۆی لە خۆی ئەمە دەرخەریەوەیە کە ئەم میدیایانە کاریگەری هەیە و نایانەوێ پەیامەکانیان بگا بە خوێنەر یا بینەر یا گوێگر چونکە گەشتونەتەوە قەناعەتی کە هەر کاتێک پەیامی ئەم میدیایانە چونکە پەیامی ڕاستگوییە جۆرێک لە بێلایەنیان پاراستووە تا ڕادەیەکی زۆریش بە تەواوی میدیا ئازادەکانەوە و هاوسەنگی خۆیان لە دەست نەداوە ئەزانن کە ئەمە کاریگەری لەسەر تاکی کورد ئەبێ کە ڕەنگە بۆ دوجار بێدەنگی بشکێنن بەرامبەر بە دەسەڵاتی کوردی و بگومان ئەمەش لە بەرژەوەندی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستاندانی. بەڵێ من ئەگەر پرسیارێ بکەم هەر لەسەر پرسیارەکەی شوان لێرە نووسراوە ڕێگەدان بە دەرچوونی ئەم جۆرە هەفتەنامەیە ئاسانە بەڵام ناچاربوون بەداخستنی لەلایەن دەسەڵاتێکەوە کە باوەڕی بە ئازادی هەبێ زۆر سەختە. لە هەرێمی کوردستان تا ڕادێک کارکردن بۆ ڕۆژنامەنووس بە تایبەت با بڵێن ڕوبەڕووی سەختێکی زۆرە بێتەوە ئەگەر بتوانێت بە ئازادی ئیش بکە میدیای ئەهلی و بە نمونە شوەریگرین NRT یەکێکە لەو کەناڵانی کە لە ماوەی ڕابردوو کە ئەمڕۆ بۆ ماوەی 30 ڕۆژە بێت نووسنگەکانی لە دوو شاری هەرێمی کوردستان داخراون. ئەو قسەی کە کراوە 15 ساڵ لەمەوە وەربووە و ئامانج لە دانانی هەر دەستگایەک یاخۆت هەر ڕۆژنامەیەک هەر میدیایەکی ئازادەوەی کە بتوانێت کۆمەڵگە زیاتر بەرەو پێش ببات ئەو سەختیانی کە لەو سەردەمەیە هەبووە لە ئێستاە دووبارە نەبێتەوە بەڵام ئەو قسەی 15 ساڵ پێش ئێستاە و لە ئێستاشدا هەرێمی کوردستان هەرو دۆخەیە کە لە سەردەمی پێشووترا بووە. من دوێنش لەگەڵ ستافی هاوڵاتی ئەو قسەیم کرد ئەو ماشێتی کە ئەم یەکەم ژمارە سفری هاوڵاتی دانراوە ڕەنگە بۆ ئێستا زۆر گونجاو بێەوە لە دوانی هەردوو بەڕێزان وەزیرانی ڕۆشنبیری ئیداری سلێمانی و هەولێرش کە ئەو قسەیەکەن ینی ڕێک بۆ ئێستا گونجاوە ئەنجامە شەرمەزاریەکە ئەمە چیە گوێنێ بۆ نمونە قسێک 15 ساڵ لەمەوە بەرکرابێت لە ئێستادا گونجاو بێ بۆم سەردەما خۆی ڕێک ئەوە شەرمەزاریەکە بۆ دەسەڵاتی کوردی کە دوای 15 ساڵ قسەی وەزیرێکی ڕۆشنبیری کە زۆرێک قەناعەتیان وا بوو میدیا لە هەرێمی کوردستان پێشکەوت و ئازادی ڕادەبردنی فراوان بووە بەڵام کە دێت جارێکی تر دەگەڕێنەوە سەر خاڵی سفر کەناڵەکانی ڕاگەاندن تەنان شار بەدەر دەکرێن ڕێگەی ڕۆماڵکردنیان لێ ئەگیرێ پێشەلکاری گەوریان بەرامبەرەکرێەوە سوکایەتێکی گەوریشیان بەرامبەرەکرێ ئەمە خاڵێکی ڕەشە بە ناوچوانی دەسەڵاتداری لە هەرێمی کوردستاندەوە ناوبانگی دەسەڵاتدارانی هەرێم حکوومەتی هەرێم کە شانازێکی زۆرمان پێوەکرد لە دەرەوە ناشرینەکە چونکە ئێمە تا ساڵی شتا پاریش شانازیمان بۆ کرد کە ئێمە نمونەیەکین بۆ عێراق بەڵام ئێستا پاشەکشێکی زۆرمان کردو و گەشتنەوە کە 5 ساڵ لەمە بەر دەستمان پێ قەناعەتم وایە بە جارێکی تر دەست پێ بکەینەوە ڕامان نەکرێ هەڕەشەکانی تیرۆرکردن کوشتن ئەو قوربانانەی کە داماناوە لە پێناو ئازادی ڕادبڕینا بەردەوامی پێ بدەن گەورەتمیش دەوەی کە ئێمە ڕیسکی پێ بین. دیارە کاگاسە ئەو قسەی کە کراوە بۆ کاک شۆڕەش ئەو قسەی کە کراوە بۆ ئێستا بۆ 15 ساڵ گەرە ژمارەیە بۆ ئەم ڕۆژ بواە ئەگونجا زۆر گونجاو ژمارە سفر بەڵێ هەر دەمەوێت ینی هەر ئەمانەوێت لەسەر ینی ژمارە سفری ڕۆژنامەی هاوڵاتیان کۆمەڵێک شتیتیا بۆ ئەمڕۆ زۆر ئەگونجێت. شێرکۆ بێکەسی شاعیر دەڵێتن دەرچوونی ڕۆژنامەیەکی ئەهلی پەنجەرەیەکی نوێ لەسەر ئاسۆی دیموکراسی ئەکاتەوە. کاک شۆڕەش ینی لەو کاتەیە چەند ئاسان بوو کە ڕۆژنامەیەکی ئەهلی کۆمەڵێک ڕۆژنامەنووسی ئەهلی و ئازاد بەیەکەوە ینی لە ژێر یەک چەترا کار بکەن و ڕێگریان لێ نەکرێتن و هەروە ئەو هەموو ینی کۆمەڵێک بەرپرس قسەیان کرد و هەمویان باز لە ئازادی و دیموکراسی ئازادی ڕادەربڕین و کۆمەڵێک شتەکەن لەو ماوەیەشدا مەسەڵەن هاوڵاتیەکێک بوو لەو ڕۆژنامەی کە پەیامێرەکانی گیرا ڕۆژنامەنووسەکانی ڕوبەڕووی کۆمەڵێک شتە بوونەوە.
کاتی ئەمان دەستیان پێ کرد بگومان ئەمان ئەبێ هەمووان شارازی بە وستافۆ بکەین کە دەستەی دامەزرین ڕۆژنامە هاوڵاتین ئەو ڕسکیان نابە خۆیان بگومان لە بەردەم تەحەدایەکی زۆر زۆر گەورەدا بوون هەڕەشەیان لێ ئەکرا تەنانەت دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان هەرچەندە مۆڵەتی کارکردنیان پێداون بەڵام بەردەوام هەڕەشەیان لێ کردوون و لەژێر هەڕەشەیەکی زۆر زۆر توندابوون بەڵام ئەمان گرنگی ئەمانە لەوە بوون کە ڕسکیان داوە لە هەرچەندە ڕەنگە بیرگۆچنیان جیاواز بێ ڕوویان جیاواز بێ بەڵام کە هاتوۆتە سەر هاوڵاتی هەمویان یەک دەنگ بوونە یەک قسەیان کردەوە یەک پەیامێکی گشتگیریان هەبووە و بێگومان ئەم یەکگرتووی ئەمانش لەو کاتەیە هاوڵاتی بۆ هۆی بەردەوامی هاوڵاتی و دروستبوونی چەند میدیایەکی تر لە هەرێمی کوردستاندا. کاک شۆڕش باسی لە مۆڵەت کرد ینی هۆکار چییە؟ حکوومەتی هەرێم مۆڵەت دەدا بە دەستگایەکی ڕاگەاندن بەڵام دوای فترێک ینی لەمپەرە خاتە بەردەم کارەکانی خۆی مۆڵەتدانەکە ڕەنگە شانازیێکی پێوە بکە کە دیاساکانی لە هەرێمی کوردستانە جێبەجێ کردووە بەڵام کاتێک کە ئەزانێ ئەم کەناڵە کاریگەرە تەسیراتی لەسەر خوێنەر و بینەر هەیە و ڕۆڵی هەیە لە هۆشگارکردنەوەی تاکە تاکە گەێنە و قەناعەتی کە ئیتر بێدەنگ نەبێت لە بەرامبەر ناداپەڕی لە هەرێمی کوردستانە بۆیە بێگومان ئەو کاتە هەست بۆ کاکە ئەستن هەڵەتی کردووە کە مۆڵەتی داوە بە مواسسەیە ئێستا دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان جۆرێک دوو لەو یاسانی کە هەمان لە هەرێمی کوردستان سڕای ئەوەی جێبەجێ ناکەم قەناعەتم وایە هەوڵێکی زۆریان دەر لەم یەک دوو ساڵی ڕابردووە کە جارێتر هەمواری بکەنەوە تونتوری بکەن بۆ ئەوەی کە میدیای ئازاد و کاریگەری ئێستای نوێ واتە یاساکانی ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستان چەندە پەیڕەوە کرێ هەوڵدراوە کامەی پەیڕەو بکرێ و کامە پەیڕەو نەکرێت واقعیان ئێمە سوپاسی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانەکەن ئەگەر ئەم دوو یاسای جێبەجێ بکە سەرا ڕای دەیان تێبینیمان لەسەر هەتوانی ئاماژە بە دوو یاساکە هەردوو یاسای مافی بەدەستێنانی زانیاری و یاسای ڕۆژنامەنووسی ساڵی 2010 ئەم دوو یاسای ئەتوانی نای بڵێن یاسای گرنگن بۆ ڕۆژنامەنووسان بە تایبەت یاسای مافی بەدەستێنانی زانیاری بەڵام ئێستا بینین هەموو دەرگاکانی گەشتن بە زانیاری لە ڕووی میدیای ئازاددا داخراوە بەڵام بۆ هەندێک کەناڵی خۆیان کە توانن کەناڵی سێبەرن یان ئەیانوێت تەنها لە ڕێگەی ئەو کەناڵانەوە چ جۆرە زانیاریەکان بووێ دزەی پێ بکەن تەنها لە ڕێ ئەو کەناڵانەوە زانیاریەکان بڵاوەکەنەوە بۆی ئەو دوو یاسایە داوایان لە یەکەم کە هەر چۆنێک بە جێبەجێ بکەن بەڵام جێبەجێ نەکردنی ینی زەرەرێکی زۆری لە میدیای ئەهلی و ئازاداوە لە هەرێمی کوردستان. کاک شۆڕشانی جگە لەوەی کە یاسای ڕۆژنامەوانی هەیە مەسەڵەن زۆر جار ڕۆژنامەنووسێک کە بابەتێک یاخۆ راپۆرتێک هەر شتێکە کاتن دەبینیت ینی دەستگا پەیوەندیدارەکان بە تایبەتی دادگا و داواکاری گشتی یاخود ئەوانەی کە سکاڵا لەسەر ڕۆژنامەنووسەکە تۆمارەکەن بەپێی یاسای سزادانی عێراقی ینی مامەڵی لەگەڵداکەن نەک بەپێی یاسای ڕۆژنامەوانی کە پەرلەمانی کوردستان دەری کردەوە خۆی هەندێک بڕگە هەیە لە یاسای ڕۆژنامەنووسی ساڵی 2010 بەڕاستی تعریفی بۆ نەکراوە مەسەلەی بۆ نمونە ئادابی گشتیە ینی ئادابی گشتی لە یاسای ڕۆژنامەنووسی هیچ تعریفێکی بۆ نەکراوە تاوەکو ئێستا بۆیە هەست کاتێک کە ئێمە ئەمانان ڕۆژنامەنووسان تۆمەتبارەکرێن بۆی کە ئادابی گشتیمان پێشێت کردووە بێگومان ناچارن کە بگەڕێنەوە بۆ ناچارن کە بگەڕێنەوە بۆ یاسای سزادانی عێراقی کە ئەمە ڕەنگە خۆیان فێڵێک بە مەبەستێک بە کەس پێشتر بەرنامەیان بۆ دانابێکە بۆی ڕۆژنامەنووسان جارێکتر زیندانی بکرێنەوە بەو یاسایەوە پێگومان دادگاکانش و داواکاری گشتیش بەڕاستی کایسا من ئەتوانم بڵێم کەمتان خەبم لە ڕاستە و پێشێتکارێنە. بەڵێ کاک شۆڕش لە کۆمەڵگەی ئێمە تا چەند ئاشنا بووە بە میدیای ئازاد بە کارکردنی میدیای ئازاد بە ئامانجی میدیای ئازاد بە تایبەت ئەگەر باز لە قۆناغەکانی خوێندنیش بکەین کە ڕەنگە پێویست بەوە هەبێت بە تایبەت لەو بەش و با بڵێن شوێنانەی کە تایبەتن بە خوێندنی بواری ڕاگەاندن چەند هەوڵدراوە بۆ نمونە ئەو بوارە لە هەرێمی کوردستان زیاتر پەری پێ بدرێت یاخود زیاتر قسەی لەسەر بکرێت یان هاوڵاتی بتوانێت زیاتر ئاشنا بێت بە بواری میدیای ئازاد. پێم وایە ئێستاکە ئاشنایەکی زۆر هەیە بۆ ڕاگەاندن لە هەرێمی کوردستانەکردنەوەی بەشەکانی ڕاگەاندن هەم لە هەولێر هەم لە سلێمانی حتا لە پەیمانگە و زانکۆکانی ئەمە کاریگەری کردوواتە پێم وایە کاریگەری تا ڕادەیەکی زۆر کردووە لەسەرەوە بەڵام پێداچینەوە بە بەرنامەی خوێندن لە زانکۆکانە گرنگن چونکە هەندێک لەو بەرنامەجانی پێما بێ خوێندرێ هی ساڵی هەشتاکانە یا سەرەتای نەوەتەکانە کە ڕاگەاندن ژێکێکە لەو زانستانی کە لەگەڵ پێشکەوتنە لەگەڵ تەکنیکا پێش ئەکەوێ بۆیە پێویستەکە بە بەرنامەجەکانە جارێتی بچێتەوە بۆی لەگەڵ سەردەما بڕێن ئێمە. کاک شۆڕش لە ڕابردوو ڕۆژنامە گرنگیەکی زۆری بە هەواڵ و ڕاپۆرت دەدا ینی
لە ئێستادا دوای ئەوەی مەسەلەن تەکنۆلۆژیا پێشکەوتو ئینتەرنێت هەیە کۆمەڵێک ماڵپەڕ هەن ینی هاوڵاتی وای کردووە زیاتر هەروەکو پێشان هەواڵ دانێت یاخود کردوتی بە راپۆرت و وتار چەندە هاوڵاتی لە بەردەستمە خۆم دەبینم بەڵام دەمەوێت جەنابەت ئاماژەی پێ بکەیت. واقعیان لە سەرەتا زۆر گرنگ بە دیزاین نەئەدران لە سەرەتای ڕۆژنامەی هاوڵاتیە بەشێکی پەیوەندی بوو بکە لە هەرێمی کوردستان میدیا بە ڕووی دەرەوەدا نەکرابەوە بەشێکی پەیوەندی بوو ئێمە نەمانەزانی خوێنەر چ جۆرە دیزاینێکی وێ ئەنی سەلیقی خوێنەرمان نەخوێندبەوە لە ئێستا کە گرنگی زیاتر بە وێنە ئەدرێیان بە دۆداچینی ورد ئەدرێ گەشتین بۆ قەناعەتەکە ئەمە لەگە سەلیقی ئێستای خوێنەرا گونجاوە ئێمە کاتێک لە 1/8/2012 ڕۆژنامەکەمان کرد بە ڕۆژانە توێژینەوە نابەڵام چەند ڕاپرچێکمان کرد کە گەشتین بۆ قەناعەتەکە خوێنەر وێنەی جوانی ئەوێ یەکمان وێنەیەک زۆر جار تاپیر لە سەدان وشە ئەکا بۆ یە گرنگیمان بۆدا پێشتر هاوڵاتی زۆر گرنگی بە هەواڵی هەندێک هەواڵ ئەدا بۆ نمونە ئەو کاتیش کەناڵێکی ئەلامی نەبوو کەناڵی ئاسمانی نەبوو زۆر کات نمونەیەوە بهێنەوە کاتێک لە بادینان بارگاکانی یەکگرتو سوتا دوای 3 ڕۆژ خەڵکی چاوەڕێ ئەوەیە کرد کە هاوڵاتی دەرچێت بۆی بزانین لە بادینان چورکداوە چونکە فەیسبوک نەبوو ماڵپەڕەکان نەبوو کەناڵی ئاسمانی تر نەبوو بەڵام ئێستا کە حەدەسە لە بادینان ڕوەدا بە 5 دقیقە هەموو کەناڵەکان بڵاوەکەن بۆیە هاوڵاتی لە کاتەیە ناچارە پشت بە بەرەدا چوون بەستێ بۆ کاری پێزەم ڕووداوە چوو بوو چۆن بوو پێشینە مێژویەکەی چۆنە پلانەکان بۆ ئەم ڕووداوە چۆنە بۆیە زیاتر زۆرێک زۆرەکان پشتی کردووەتە هەواڵ مەگەر هەواڵێک کە سەرقی خۆمان بێ و بزانانی کە کەناڵەکانی تر دەستیان پێ نەگەیشتووە. بەڵێ شۆڕش خالد سەر نووسەری ڕۆژنامەی هاوڵاتی سوپاس بۆ تۆ کە لە ستۆدیۆ لەگەڵ سواز بۆ دەفەتە. بەڵێ